خاڵێکی تر حەشتی وەحشی و گەورەبوونیان بۆ ئەوەی مبەڕێرێک دروست ببێ بۆ لێدانی ئاماژەم پێدا ئامادەسازی کورد بۆ ئەوەی کە ببێ بە بەرەیەکی دش بە ئێران هەڵبەتە ئاواژ نایکەن چونکە ئەو قووەت و نفوزەش کە ئەیدەنێ بە قووەتریەکەنەوە چەکی ئەدەنێ ئەوانە بۆیە پارتی شیەوە نییە بفەوت. مەسعود بەرزانیش واز لێ ناهێن. مەسعود بەرزانی ئیستیقالە بدا و ئیستیقالە نەدا و ئێستا کە کڵاوێکی ترە نێتە سەرمان پێی بڵێن مەرجەعیەتی قەومی کورد. کاکە تۆ لە حیزبەکە تا خەڵکێک تەئیدن ناکە، لە عەشرەتەکە تا خەڵکێک تەئیدن ناکە. یعنی تۆ چاوەڕێی ڕسمی تۆ لە شارباژە هەڵواسین لە قەڵاچوالان و لە چوارتا یا ڕسمی تۆ بچێتە پێنجێن هەڵواسرێ ناکرێ. یعنی ئەم خەڵەت خۆ هەڵخەڵەتان نەبووە چی دیسان نەخوێنەوارانە قیرائەتێکی ترت دەبێت بۆ ئەم ئەحداسانەی کە ئێستا ئێران ناوچەی سەوزی کۆنتڕۆڵ کردووە. ئێستا لە خورماڵە ئەوەی عمری 8 ساڵە بۆ 12 ساڵ تلیاکە کێش هەموو تەوەجوهێکی دینیشی وشک کردوەوە. 5 خەتیب لە خورماڵن دوانیان لە دەرەوە دێن کەس دەرس ناڵێتەوە هیچ معلومات و زانیارێک لەسەرەوێنێ. ئەوەی ڕمانی ئەخلاقە ئێستا لەو ناوچە دیندارێ هەورامان و هەڵەبجێ و شارە زورە بڵاویەکەنەوە بە فیتی ئێران خۆی. لەبەرەوە بحساب بۆ بکەین ئەنجا دوای نەمانی مەزهەبەکە ئەکەوێتە تەشەیع کرد. ئەو کاتیان کا بەشیە چکە هەروەکو مەسیحەکان ئەیانوت ئەگەر قورئان لە ناو خەڵکەکە بمێنەوەکو گلادستۆن وەزیری خارجی ئەمریکا بەریتانیا لە 1920 وتی هەتا ئەم قورئانە لە ناو مسلمانان ئاما بێ مە ناتوانین بیانکەین بە مەسیحی. کەوابوو لابردن و سوکردنی قورئانەکە و مەزهەبی دینی ئەهلی سنت لە ناوچەکانی ئێمە تەمهیدێکە ڕێگایەکە بۆ ئەوەی کە تەشەیوعەکە دوایی وردەوردە ئیشکە بتوانێت خەڵک کەسب کە ئەمجارە. ئێستاش معلومە کە خەڵکێکەکەن بە حەشتی وەحشی و استیغلالی هەموو خاڵێکی تریەکەن.